ئەمەی ئەیبینن حەفر نییە، بەڵکو شوێنەوەری بۆرتومانی فڕۆکە جەنگیەکانی تورکیایە لە سنووری پێنجوێن. بۆ یەکەم جارە بە بیانووی بوونی هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان، فڕۆکە جەنگیەکانی تورکیا گوندەکانی دەوروبەری قەزای پێنجوێن بۆردومان دەکەن. بەرەبەیانی سێشەمە بە دەنگی بەرزی بۆمبی فڕۆکەی تورکی، هاوڵاتیانی گوندەکانی دەوروبەری پێنجوێن و ناوەندی قەزاکە بەخەبەر هاتن بە هۆی نزیکی بۆردومانی فڕۆکە جەنگیەکانی تورکیا لە شوێنی نیشتەجێبوون و کشت و کاڵکردنی هاوڵاتیان. لە یەک کاتە ترس و دڵەڕاوکێ زیانی مادی و زیان گەیاندن بە زەویە کشت و کاڵەکانی لێکەوتەوە، بەڵام زیانی گیانی بەدواوە نەبوو. ئاگام لێ بوو 6 و چارەک بڵێن لە ڕووکاری ئەو دیویە لە دەوری 6 و نیویشە لەم یاڵەی پشتۆیە. دوایش لێرە لەم شوێنە یاکە ئاوای لێکە ئەمە شوێنی زەرعاتە، نە شوێنی پەکە، نە شوێنی حیشتێکە، نە شوێنی بارەگایەکە، لە زەوی ئەم پیاوەی یاوەکانی میرانیە. ئەمنە ئاگامان تێ بوو بێ، یعنی کرێکارشەمی لەم دەشتە بوومی ڕۆشتنەتەوە. يعني آتس بله والله ترسي جا زمان شيء كاكا تو تعالى بيا هم روجي حجة صلاته حجة صلاتين حج يعني هج لاش نام يتر إتا وتا أوي كدول ملكي مكابرة إتا صلاة شيء حج شي تانا يا كبون بردماني كردو ولا تركيا والله جاب لي شيء حجة إدانة حج جوريني إدانة هيك لا شيء يعني داواك يعني عقب سنة يعني وانك يعني شتي حجة صلاتكني ألا والله أي باشا بويمو زيانة كان شيء صار زيان شكوري هن نبوه زياني ماديها بوه زياني جاني شو نبوه بس إنت ترسل دلراك كي زول دوس كدوا بام خلق دم دشتها وأنا ما إنساني نالها وجومان خريك وبتقيت وتي أنا ما تياري تركيا على بكا كودا يتي أمار أو نيليزاني إيش كمان زيلا رمان كبو جادك ألا والله حتى دوري نيوس على الأخوار وبينا جادك دواي خلقك كريكار قشتي رويتو جامي سيارة قشتي شكاوي أم بي كابانا لولا وهاتنو خلق قشتي هرزي ريك قشتي قرياو زرو زيان شلون بو والله زرا بيايك زرا ليك وتوهي سيارة كي جامك قشتي شكاو لبيشو ألا والله أي ترسو دلراك بو والله وانا ترسيان وانا دلراو كمان بو لولا رامان كربو استرجادك إن جاني ساعاتي بيتش والله طيارة قمينا ما وتقنما مش رامان كربو ناوتماتت سنينك ئەنجامدانی ئۆپەراسیۆنی ئاسمانی لە سنووری پێنجوێن کە سەدان کیلۆمەتر لە خاکی تورکیاوە دوورە، کاردانەوەی فراوانی لێکەوتەوە. بەرپرسانی ئیداری پێنجوێنی شێرشە ئاسمانیەکان بۆ سەر ناوچەکەیان ئیدانە دەکەن و بە نامرۆڤانە وەسفی دەکەن. بەداخەوە سەر لە بەیانی ئەمڕۆ فڕۆکە جەنگیەکانی تورکیا سنووری قەزای پێنجوێنی بۆردومان کرد کە مەترس و دڵەڕاوکێشی زۆری لای خەڵکی سنوورەکە دروست کردووە بە داخەوە زەرەری مادی هەبووە، هەرچەند سوپاس بخوا زەرەری گیانی نەبووە، بەڵام گەلگە کشتتوکاڵەکان بەشێکی زەرەری لێکەوتووە. ئەو شوێنانیشی کە بۆردومان کراوە 100% شوێنی نیشتەجێ بوون و کێلگەی کشتتوکاڵی بوون. ئەمە کارێکی هەمنا ئینسانی و هەمنا ئەخلاقیە، ئەوەی ئێمە سەرمان بووە سەری خۆمان ئاگادار کردو. هەچەمە سوپاسەوە چم سنگە چێگری سەرکی حکوومەت جەنابی کاخوباچ بەڕێز کچەتۆ بریکاری وەزیری ناوخۆ نووسنگەی بەڕێز پارێزگای سلێمانی ئەمانە هەرزوو لە هەواڵ و ئەحواڵی خەڵکی سنوورەکەیان پرسی، بەڵام ئێمە دەنگی ناڕەزاییمان بەرزوە کردو. بە پێی ئەو زانیاریانەی وەزارەتی بەرگری تورکیا لەبارەی ئۆپەراسیۆن ئاسمانیەکانی بەرەبەیانی 24 ئاب لە هەرێمی کوردستان بڵاوی کردووەتەوە لە ڕێگەی 20 فڕۆکەی F-16 و فڕۆکەی بێفڕۆکەوانەوە. هێرشەکان ئەنجام دراون و 28 پێگە و ناوچەی جیاواز کراونەتە ئامانج و بۆردومان کراون.